بسم الله الرحمن الرحیم بنای خواهی گەورە مێرەبان داناری ئادۆسمان سلااو ڕێزمانەیە هاوڕێیان خۆشەویستان ئازیزان سلااو ڕێزمان لە هەموو برادەران لە هەموو خۆشەویستان لە هەموو ئازیزان تاویش خواهی گەورە موفقتان کە خواهی گەورە لێتان ڕازیبی دووبارە سێبارە هاتمە لای برادەرە خۆشەویستەکانمان خۆشەویستان ئازیزان لە مێژە لایمان نەکردەوە لە مێژە بەزمەمان نەکردە نابی نییە دەبی دەردەینی دەبی عەقڵت بەکاردێنی لۆ چاکە دەبی عەقڵت لۆ خراپە بەکاردێنی نابی ڕەحمەتی خوداتان لێبن شێرکەن ئەو لایڤە شێرکەن ڕەحمەتی خوداتان لێ بیارە زۆر تەقیمەکەەوە مستەش لە پیارەی نێتم هەموو لایەک مۆفەق بن یا ڕەبی چاوتان ماز دەکەم برادەرەکانی خۆم ئەوی دوژمنی منە چاوی ماز دەکەم ئەوی ڕچی لە من دەکتەوە چاوی ماز دەکەم ئەوی دەرێ خێری ئەو های کرد ئەو هابوو بە تەمای ئەو شتەی بوو لە قسانەگەڕێ وەرە مەیدانی ئیشەکەی من ببینە وەرە ئیشی من ببینە ڕەنگە غەرەتەکەم کردبی سەرچاوم ئینسانە غەرەت دەکا هەمووسەک ساعمار بانگم کە برێ و غەرەتەی چاکەوە فەوری لە چا دەکەمەوە خەڵک با بەحسم نەکە زەڕم نییە زەڕمان نابی بە تەمانیمە زەڕمان نەبی ئێستا لە جێکی خۆشم لە جێکی خۆشم چاوی منی لە جێکی خۆشم پێتان دەرێم کووە چۆنە چەند بەتامە چەند بێتامە قیاسی ئەندازەی وەزنی بۆنی تامی هەموو شتەچی نابی نارم دوای سلااو ڕێزمەی لۆ کورد و کوردستان سلااو ڕێزمەی لۆ داک و بابی هەموو برادەرەکانم داک و بابتەن ئەوی مردیبی ڕەحمەتی خودای لێبی ئەوی مایە دەستی ماز دەکەم داک و بابی هەموو برادەرەکانم ئەوی برادەری من نییە ئەمن ناناس سەدەی دۆکانیش بینی خۆماوی پڕ بوو خۆربانی بم دڵتانی سراحەتی کرد نەبی بە تەمایە پڕبی یەک دەیگۆ پڕ بوو نە پڕ بوو بەسەری داڕژا خلاص ڕاوە سلااو ڕزمەی لۆ سلێمانی دەرن خێری لۆ نایە دەبێت بنم بەخوای دەم بە سەبرتان هەبی چاوی منی مۆفەق بن یا ڕەبی هاوڕێیان خۆشەویستان ئازیزان مسلمان دەبی عەقڵی دەبلبی ئەو لۆ هەندێکی ئەوروپا عەقلیان دەبلە ئەدی بچیت و ئینسان نییە دەبل ئیش دەکە دوێنێ شەوێ برابەڕێزەکەم لە لەندەن مشارێکی پێپشاندەم ئەو مشارە ئاسنی دەبڕی داری دەبڕی شوشەی دەبڕی بلۆکی دەبڕی کەرپوچی دەبڕی چت دەوی مادەی دنیاە دەبڕی برازیزمە دیەوە عەقڵە دەبی چۆن بی ئەو عەقڵە ئیچێبی چێ دروستی کردبی ئەمش ئینسانە عەزیزی من برای من عەزیزی من چاوی من هاوڕێیان خۆشەویستان شتەکەم بەبیر هاتەوە لەسەر زادەی لۆ هەموو کەسەکی ڕام کردیان لۆ ئەوەی لۆ ڕسمی تخوا ئینسانێک لەسەر زادەی باران بباری ڕاگری لۆ ڕسمی دەبی نابی دوێنێ کابراک نەکوت دڵی لەم بەشێ لەسەر زادەی گوتم ڕادەگرم سایق لێ نەگەڕا گوتی بەخۆی ڕاناگری دوێنێ چارشەم بوو لەسەر زادەی بەتەمام ڕاگرم سایق لێ نەگەڕا کابرا دەگوت دەبی لە ڕاگری گوتم بۆ خوددایە باران لێم دەدا وەختی نییە دری کەسم نەشکاندیا بە تەمانیمە دری کەس بشێنم باشە برا بەڕێزەکانم ئەوزا بەنسبەت ڕسمی ئەوە یەک دوو بەنسبەت تەلەفۆنکردنێ شەم و یەکشەم دووشەم سێشەم چارشەم تەلەفۆن دەکەی پێنجشەمێ لەگەڵ جومعای شەوەکانی ژیز ناکەی تێدەکەی برای بەڕێزەکەم چاوتان ماز دەکەم مۆفەق بن یا ڕەبی بەڵات شتێ لۆ خەرچ قەت تەقتەقی دەرێ ئاو بردمانی خەرچی تەختەقێ ئاو ئەنگۆی نەبردیا خوای پەروەردگار ئەوە قەدەری خوایە باران دەباری ئاو زیاد بووە ئاوە توی نەبردیا قەدەری خوایە ئاویشە تو دەبی مەمنونی خوش بی لە بنجێ کۆمیتی نانووسی بەدرۆ دەبی مەمنون بی ئاو نەیبە سەد درۆی دەکا لۆ ناچێ مەوادە شەسلی بینی لۆ ناچێ زۆر حەق بە جوابێ لێ شتەکی خەڵک دەرن ئەوە چەندی گۆت وردەکاری لە حەق بکەی بزانە خلاص دەبی
ساكم لبيته هذا تلفون دانش هذا تلفون شركة رحمتي خدا تان لبي شركن بلينكن عشان سلاو رزمه بس الذي شي دانشتين زور خوشا بيتان دارم تامكا باش براود كده وش تاكا جان او تصويره نه پاش لایوی اونیا براو کنه خوش ویستان تصویرک می پاش لایوی لو خوش ویستینگو لوی انگو بناسن تشت باید سندیا بعسي تختخ بكين او لو تو دبا برايمن او تو نابا قدري خوا تو دبا قدري خوا دبي تو بابا قدري خوا كابري مسراوي سان كسر زغار بخو شهيد بو خوای پرودگار بگوری خو لگناه خوش بی خوای پرودگار بگوری خو دین و ایمانی بداته خوای گورا اون دا عاصيه اون دا رقه لو كابري خوش نبي او هم نفري زغار كت ها برا برزكم لايفك الشركن رحمتي خدات على نبي الشركن بلينكن فيكن في مع بيني بلينجو او مع بيني بلينجو شيريا هندبا قوتها مش سريعه رحمتي خدات على نبي بشيلي تشيويش بكن سريعه رحمتي خدات تصابه كم كاك محمد بسم الله الرحمن الرحيم دي سان بنابي خوي جوره مربد دانري اردو اسمان لا لما صيفين لزيشين لما صيفين عزلينا كنا برو خدشت كبعد تسخط لما صيفين لزيشكا باشي دمشك بعض كم كوبو تسبو هم طانو دجرمو في المكان دو دجبينن ام بدزيت شناك باش كراي صلاو رزم لو كاك احمد كلوك شيركن بارتكن بلينكن سريعكن ولا خاتك كركو سلاو رزمه كاكاوا تصاود مازدكم رحمتي خدا طالبي داستان غازي داستان مازدكم خشي من سلاو رزمه مولاك برا عزيزم معجونم لو هاتيا نفط رون غاز لو بنزيني دبي بس بكارناينم لو بنزين دبي لو بكارناينم لبر خطرياتي وقت خوي تنشكر زيا بملا من دادي او ملتي ميا وقت خوي تنشكر زايته بملا من دادي لو بملا من دادي خيري بو زي هيا خوش بيستان معلومات تنبي لسمن زي هيا قرتيتم زيشكا كون بيتوا زي هيا قرتيتم زيشكا كون بيتوا هربا ملا من دادي مشكلة قني عملوا يدقرم برا عزيزي من امن ايشك هيا 2000 بتيو سري زور احتيادي لكنا من تشيموك السري زي همو زي كم دا قرت آبی دادا آبی نادا ایرداتی کمکداتی اولاداتی دونه زی کم کرد او رو یک زی دیدات شوم آبی تکم دفی لعیم کرده برای عزیز من امن شو تو انسانم زی هی دوباره دستموا بس باشانازی و دستموا تبختانه فيناخر فقير انا ايش مشتري كان من خاصن بيزناك كسبري خيري دوباره تو زي كار ولا داتسم اتوش داتي امريش داتسم بابي شمتوا بابي توشتوا عزيزة كان شركة لايفك الشركة تساوكم عزيزة كان بابي من رحمتي خدا لي بلاي في الشركة لقولي خوت انا لايفك الشركة عزيزي من تساوي من سلاو رزمك رزقار خوشناو تساود مازدكم زمان دارين انا معناها بيدا كان قالوا بقصة واه عزيزي من كاك رزقار خوشناو دستد مازدكم تساوي مني اخوي البهي دقيقة وربانة تبا معجون ملواتيا نفط غاز رون رادقري تنشي نفتي تشتكى مبيراته رحمتي خدات انا بالدعاء لو كاك دياري بكن نخوش لسد زي رحمتي خدات او كسيبي ناس من ناس دعاء لو بكن مو مسلمان هم براي كترين لسد زاده امن دبيني براي توما بانك دك معناه اتوش براي مني عزيزي مني رحمتي خدا كاك ديار كابتني اوي بو توباني شخاش فابنيري لسد زي الرحمه لداك وبابتان دستان مازدكم ساوي هموتان مازدكم بيني بيش دستني بك بيني بيش تو لكردي تدغي بيني بيش ودك منام شو ملا
ورد بريد صايم من يرجع دالش لا يتمنى دالش أتوقع دالش شيخ حمزة عليه استاذ بابي مثل وردان شبابك میسی گۆل دەکا گۆل ناکا بەتەمایە گۆل بکەنیە دەبی ئیلا گۆلکە ئەگە گۆلی نەکرە من چ بکەم هەشی وەسە سەری خۆ ئەحمەد کلۆک بەرشلۆنێ دەبی باتەوە ئەحمەد کلۆک بەرشلۆنێ دەبی باتەوە سلااو ڕێزمەیە بەرشلۆنە باتەوە تۆ خلاص هەرای ناوی جون بە کەس نادەم خۆ تەنگاو ناکەم مەسەڵەن ئەمە ڕیالە مەسەڵەن ئەوە بەرشلۆنەیە هیچ دەگۆڕێنێ شێستی مانگە بە نەرمی ئەوی بەرشلۆنێ ڕیالە هەموو برای منن هەموو براینە بێرە بەڕستم لە یەکتری مەدەن كورة كل جنيه بيجي دم لسه برشلونة كورة بقرآن لازم خندرين كل سات سايق خدا دنم هنجوين أنور دستن مازكم سلاو رزمي ميلو توماني سلاو عشان دستن مازكم ملاك لا يبقى الشركة رحمة خواتان لبي لا يبي شركة دبرتان مريم ساوتان مازكم سياسات صاصت كسل خاتم أنا بروا هم برايمن بسم الله الرحمن الرحيم بدأ يخوي جوري مرمان دانيريا دوسمان معجونكم لولي دي بس باران رابستي لوم دي او دي عندكم دنا وكان توريه وفرقيه لوم دي فرقيه تسمقوت ها تسمقوت لوم دي لدا دقري دنيا الشبي عندكم بكاره نقلكم هبو سيستمك او فرقيه بكار منا باران لمني ددا بكار منا ليدا ماريكاك بشتواني بريس لمدا يكسر برا ليدا تأثيري لنا بو أو نوع معجونة ما يكسر جنيا تعداي هم شركة كاني هم أرادكم سلاو رزم لو كردستان صوتا مازكم معجونكم لو دي غريبة عندك ميدانا وكان توري دار منين بس للايفر كيدي بس تريعي بشاندا لامبرت سلاو رزم لو شركة عيدري سلاو رزم لو شركة وارف سلاو رزم لو شركة CMC سلاو رزم لو كاك أحمد كلوك مانديا زور فقيري سلاو رزمي لو مصيفي يسا لمصيفي ما سلاو رزمي لمصيفي ما لمطعم قص مصيف حالي أزر لوي ما سم خوار بيتان دارين الرزيل لو إيرا نابي كاجي فناي ما تماشي درديني يدك صاروخاني درديني الرزيل لو مطعمي نابي الرزيل لو مطعمي كاك سرداري نابي بريس كاك سردار خواردن شيء عجيب غريب أتو تامد نكرد دورة تامك برايمن دورة تامك بزان ساحة دورة تامك مطعمة عجيبة خواردني تركي بدريتو خاوين زورش خاوين كاك سردار بخوي دروز دكا ستافك شي تركيا اوانش دروز دكا قص مصيف براي برازكم سلاو رزمي عندك ملا سلام يا ناربو ملا عبد العزيز بالو سلاو رزمي لو كلنا عكاوي بخري بقوري بقتكي بسقط وشلو كوروا او مردي رحمتي خدا لي ما رحمتي خدا لي بيست خصوص صار لبينا همو برا وخشكو داش منن هم يا كلنا عكاوي بخري بكاملي سلاو رزمي لو كردستان بخري بباني بدريجي بسيغوشي بتارغوشي بدوري بباني بعسمان هم لا سلاو رزمي لو كردستان وان سلاو رزمي لو داك وخشكو برا خمان لكردستان رقمو برای برزکم گوشتی ناسکت خواردی اتو دبی در بینی ها در دینی کدرت هنا ددای کددای صدخوی امزان صدخوی بلیوی نخورا حساباتي دبی لوکی قصة كاني من فريدة داي قرية سيرت خواردي رسا سيستمي كاك سرداري سلاو رزمي سامي مغديد سلاو رزمي كاك سامي لنرويج مغديد كاك سامي سلاو رزمانيا لنرويجي سلاو رزمانيا رحمتي خدا لبي تعود ما زكم رحمتي خدا لبي دست ما زكم سلاو رزمي لو مارو من دار سلاو رزمي لو خانوات سلاو رزمي لو قومكات اموزا كاك سرداري برز لنرويج إقامة ورداقري ورناقري بتمايا وقري حاكم لينا دا وري كرت ليدرا برای برزکم بابتین السر تلفن نفر سعادیه کو 20 دقیقه کردی گویی تی سلاو که معنی دبی اتو قبول دکی وای فقیری لغریبی وای گویی احترام ما لصد زاده بس رعي واد اسمه ماري ترم راقرم له يغرس مي دبي دبي
لەسەر جادەی بچم ڕاگرم بە ماتۆڕی زەحمەتە نەفرەیە دەرێ ئەوە کو دەژی خەیری کو ناژی بەچ دەژی ئەی دەبی چی هەبی چی نەبی ئەگەر بەواستان دەک برادەرامی ئەم ژیان نەبە بەسەر ئەدەنگو برای من نینە یەک نەفەری لۆ من بینەوە زەڕ مەبی یەک نەفەری لۆ بینەوە زەڕ مەبی دوونێ شێوی قسەم لەگە کاک درشادی کردە دڵشاد مشۆش بە لۆ یابان جیازێک لۆ من بی ئیشی عالەمی تێبەتێکم جیازی بۆ ڕی چابێ درم تەقی دەڕۆم چابێ درم تەقی دەڕۆم دەڕۆ هەستم ڕۆم چاوەکەم تحمل ناکەم چام نەخوارد دەڕۆ لە ئیشەی بوومە وە لە بەدری هەموو عالەمەی داژما کردەوە لە بەدرینگۆ هەر خۆشەویستیە هەموو برای منن چادێ وادێ لە قادرمە بە سەدەکەوی درم تەقی بۆ دوو پارچە خۆشەویستان بەرنامەی ئەوەی چاوتان ماز دەکەم تێدەکەی دەگیرێ تێناکەی ناگیرێ ئەو جارە گۆڕایە ئەوها تێدەکەی ئەوها لێرە دەکەی لێر دەکەی دەگیرێ خەیری چ دەخۆی لە چێ دەژ دەخۆی ئێستا لە کنکاک سەردارین گەس مەسیف 100 مەتر لە تەرەفلایتی دەیە خوارێ بینای یەکەمین مەرکەز شورتەیە بینای دووەمین سپیە بینای سێمین کاک سەردارە فەرعەکرد مەعبەینە لەسەر جادەیە گەس مەسیف چ دەخۆم بە حەیات ئەو تامەم نەکردیە ناکەم نەم کردیە نەم کردبوو ئێستا کردم بەس چم خوارد نازم چ بجارمەوە ناوی چیە نازانم کوم خوارد بە لێوی ناوی چ بوو مشەکل بوو ستێک خلاص ستێک کورتکەوە درێژ نەکەنەوەمەوە ستێکم خوارد ستێک لەسەر سیستەمی بەڕێز کاک سەردار ئورفا کەبابی ئورفەم خوارد ستێکم خوارد چۆپ شیش قەناد ئەزاوە ناوانەیە کەمەک مایە لە خۆشەویستێ پیشان دەدەم دوای ڤیدیۆگەی براو دەکەم دەتەوە خۆشترە برای عزیزم نەفەرێک هات بە بەر دەرکەی مارێمە لە دەرکەی مارێمەی دابوو گوتی زەحمەت نەبی گوتم بەری فەرموو گوتەوە مندارە دەیبەرس لە گەبری هاتیمە خواری بەو مادی بوونی مندارم لە باوشێکی دە سرد ڕسمی کرد خلاص گێشمەوە ناو مارێ ڕاست ڕسم براو بەوە پێشە من ئەوە دەبی ئەگەر ئەوە تەحمولی دەبێ بینیا سلااو ڕزمێ کاک جەمالی سلااو ڕزمە لۆ کوراناکاوی سلااو ڕێزمە لۆ کاک شێر و سلااو ڕزم لۆ کاک ئەحمەد کلۆچی سلااو ڕزم لۆ برایەکانم سلااو ڕزمە لۆ هەموو تاکە کوردێک لە هەر چێندەری وڵاتەیە سلااو ڕێزمێ ئەنگۆ دەرە سلااوی برن لەمە سلااوە چێ دەنێری بە حیاتەن جێتان لێ بووە کابراگری یەک لێ ناوی لێشی بنی بۆگەنی نام نەگۆنە بۆگەنی لە خۆشەویستیە لەسەر زادە مرور دەرێ بۆگەنی دایرە دەرێ بۆگەنی دارە سەحیوە دەرێ جەماعەتی ئاساژوە دەنێن سلااو ڕزمە کاک نەشوان سلااو ڕزمە ئاساشی گشتی کاک نەشوان لایفەکەی شێرکەندە بەرتان مرم دەستان ماز دەکەم خورامتان بم برای عزیزم دەرمانم هینایە ئی حەدیقەی لەسەر بانێ دروست ناکەی ئەوە سەبر قسەتانەوە دەکەم حەز دەکەم ئیسفادەی لێ بکەن دەرمانی حەدیقەی دەرمانەکەی لێ دەدەم بە مەرحەلە زوبە دەی درەنگە دەستمەوە مارێ ماعیدەم دێشی داکەم لە خۆشەوە ناخوا ئەو دەرمانە دەبی بە سەبری لێ دێ ڕاوەستی تەبەقەشکە سەبر لە دوێک نەڕاوەستی دەبی چەند سەعاتێک ڕاوەستی ئایا تۆ تەحمولەت هەیە حەدیقە لە سەربان و زە لە خۆت زەمانەتی چەند لێکەدایە ئەمن دەدەمێ 20 ساڵ ڕودێن سپی دەبی 20 ساڵ ئاگدار بەو دەرمانە مینایە دی ئای لە خۆ ناکەم برای بەرەزەکەم بڕۆ لە خۆ دەرمانی حەدیقەکەی خەلکی ببە بزانە زەمانە چەند دەداتێ قەسەمەن عەزەمەن مهندس چیا مایە برادەرمە بینایەکەشمە هەموو شتەکەمە زەمانەتی 5 ساڵیاندایە 20 ساڵ دەدەمێ لە بینەکەی حەوزی ئاوی تەقی چارۆ تاخیرات بۆگەنی ئەو تێ ناکە تاخیر بوو دەست خۆشم ناخۆم بدە کاک سەردار بینە پێش دەست نیویکە بینە پێش سلااو ڕێزمێ دەست نیویکە بینە پێش تەنیا سلااو ڕێزمێ دەرمانی حەدیقە مینایە دەرمانی عەدەم 20 ساڵ پێشمەرگەی کوردستان دەستان ماز دەکەم پێشمەرگەی کوردستان چاوی منی سلااو ڕێزمێ لۆم پێشمەرگەکان سلااو ڕێزمێ یەک بەیەک پێشمەرگە یەک بەیەک قسە چشمە بیراتەوە پێشمەرگەک ڕەنگە لە من تووڕە ببی ئەوە هەم بۆ نوکتە هەم بۆ واقع درم تەقی ئەمن دەناو دەوی شۆفەرێکی بووم ئەوە خۆشە دەناو دەوی شۆفەری بووم لە ئاسمانێ ماندیمە پێشمەرگەک تەلەفۆنی کرد گوتم سەری قسێ بکە من حەز دەکەم کابر ئەو شارەزای من نییە ئەویش گوتی تۆ کا خەیری تۆ وەستا خەیری گوتم سەری قسێ بکە کاکە ئەو چدانێ من دەناو دەوی شۆفەریمە تۆ لەسەر منت قەپات کوردە کورە بابە دەناو دەوی شۆفەریمە ئەتو مۆزوع زوانی چییە
ئەمە دەناو دەوی شەو سەری قسە بکە سەری قسەینەکە ڕاست خەپاتم کرد لە من تووڕە بوو بابە لۆ لە من تووڕە دەبی لە من تووڕەمە بە دەناو دەوی شۆفەری ما لە ئاسمانی ما تقریبا 9 متر برین بوو عزیزەکەم چاوەکەم لە من لۆ لە من تووڕە دەبی عزیزەکەم تووڕە مەبە 200 کەس تەلەفۆن دەکەم پێکەوە هەیە چ مشکلێکی هەیەکی بە هەموو عالەمی ڕادەگەی ئەتوو بەتەنێ بە عایلە خۆت ڕاناگەی قورئان بە حەقت بە زابطی پێشمەرگە بێتە پێشمەرگەکەی بڕۆ سەربانێ وەرە خوارێ بڕۆ سەربان ناس تووڕە دەبی ڕاست تووڕە دەبی تووڕە نابی تو دین و ئیمانت وەڵڵا وەبیلەوە تێ لە بە شەڕ دەی دەبتە شەڕە بۆ کەس برا عزیزم ئەوە حقیقەتە لۆ لە من تووڕە 1000 کەس لەسەر قەپات کردیە لۆ خراپەینا بێئەدەبنی نەما ئەخلاقمانە ئینشاءالله زابطە گوتن لەسەرم قەپات کرد زامەت و یان لە مەعبەینی تەنچانیان دەناو دەبی سرنجی لە عاسمانی تەماشەی سەقەفە تێدەگا ئیشەکەم ناڕواوە ئەم بە سورعەتی لە بەد چاکە هێردەگرم تەلەفۆن بادی من لۆ چاکێن گۆمە خۆشەویستان چ مەرەختان لە لیبادیدایە ئەو سوالەمدایە فشقیات لباد معنی فشقیات ئەو ڕوقلەکەم لێکردەوە بۆ گەنی ببووبنی ماری کاک بارزانی دکتۆر بارزانی لە مەزرعەی لەمە یەک پارچەم لێ کردەوە بارزان قەرەنجی نازانم چی عفو بەس ئەوها بریندم کرد بەس بریندم کرد بە یەک فلسی عزیز چ مراق لە لبادیدا لبەلۆ لۆ سەبەی نابی کولو جامی دەبێ ئەوە قسەی قەدیمی منە بابی من عزیزمە تا گۆری سلااو ڕێزمێ مۆفەق بن یا ڕەبی دەستان ماز دەکەم لایفەکەی شێرکەن دەبەرتان مرم دەبەرێت مرم ئەوە قڵازێوە دەرێ لەکوێ دەبەرێت مرم سلااو ڕێزمە لۆ کاک ئەحمەد کلۆچی سلااو ڕێزمێ مۆفەق بن لۆ مامە شێرەی کورانی ئەنکاوەی دەستی ماز دەکەم ئەو ڕۆ بە تەمام تەلەفۆن لێ بکەم ما 1 و 2 تەلەفۆن لێ بکەم پێ ڕناکەم سلااو ڕێزمێ لۆ کاک عیماد معروفی سلااو ڕێزمێ لۆ کامل وەزارەتی سعی سلااو ڕێزمێ لۆ کامل کورانەکەوەی معدەلەکە دا 24 ساعت کورانەکەوەی هەموو برا و داچینە هەموو برا یەکترینە سلااو ڕێزمێ لۆ بەڕێز ماملاوە چاچی دەخۆم عەفوم کرد ئەوڕۆ زۆر ماندی من بە بەخوای برا عزیزم لە من تۆڕەمە بە مەحامی سیڤر کنعان سلااو ڕێزمێ مەحامی دەستان ماز دەکەم سلااو ڕێزمێ لۆ کاک محەممەدی سلااو ڕێزمێ لۆ کاک نابیا لە بیر دەکەم مۆفەق بنە ولایەک سەفەر کۆی سلااو ڕێزمێ پێشمەرگەی کوردستان دەستان ماز دەکەم ناوی سلااو ڕێزمێ خێری چاوتان ماز دەکەم پێشمەرگەکان هەموو برای منن لەبیر نەکەن هەموو قەومەکان هەموو عەشیرەتەکان هەموو برای منن ئەوەی لەبیر نەکەم لەکنە من ناخوا قەدیم کوبم هەر ئەوە هەر خەیریمە قەدیم لەسە زادێ قسەی خۆشتان لۆ دژڕم بزانە ئەو خلاقەمانە لەسە زادێک کابرا دەناو سارەیە وا دەکا دەرم عنوانت دەبێ شاهدمەوە 1 و 2 شاهدم نییە 1 لۆری شاهد دەرێ فرانزیە یان پێی پیشاندەمە لەگەرسم ئیسماعیل سورچی سلااو ڕێزمێ دەست ماز دەکەم مەطعەم سەردار گەس مەسیف مەطعەم سەردار گەس مەسیف دیکۆڕی چی نییە ژۆری مهمە ئەمە براینە دەرمانی مینایل و عەدیقەی دەرمانی مینایل و عەدیقەی 20 سەر زەمانت دەدەمێ بە سیستەمی من کاوا کەرکۆچی 24 ساعت لەخەوە دەستت ماز دەکەم کاوە لە دوو قونی منە مسمە چێن دەری دەکاتەوە فەوری سلااو ڕێزمەیە ئەو چایە بگۆڕە ناخۆری بۆگەنیە چا بۆگەنی دەرچوو فەوری بڕ چاویت کەبینە بەڕێی پێوە ناخۆم دەستت ماز دەکەم ئەتوش سەرکەوتوبی شتەچی خراپم نەکردێت جامی دەگرم جامی لێ دەکەمەوە جامەشکە تێدەخم پولی کاربۆن پولی جام کێربی بزانە چەند حەق بێژم پولی کاربۆن ئەمری گچکەیە کێربی ئەمری گەورەیە کێربی ئەمری گەورەیە پولی جام ئەمری گەورەیە جام ئەمری گەورەیە پولی کاربۆن ئەمری زۆر گەورە نییە بزانە ئەمە مسلمانین دەبی ڕاست برێن سلااو ڕێزمێ کورد و کوردستان کەس لە من عاجز نەبی لە تەلەفۆنات خەڵک زۆرە لە سەجادەی ڕامەگرن گەلە خەڵک ڕسمم ڕێگەدەگری هەموو لە خۆشەویستیان شێرۆ جان دەبەرێت مرم چاوەڕەشەکانت بخۆم سلااو ڕێزمێ لۆ مار و مندارە لۆ داکرد لۆ هەمووتان بەخڕی خوای گەورە شیفای مام سۆفی بنێری یا ڕەبی کاوە کەرکوچی هاتەوە سەخات دەستت ماز دەکەم کاوە کەرکوچی کاروان کەرکوچی دەستت ماز دەکەم کاروان کەرکوچی دەستت ماز دەکەم برای عزیزەکانم لۆ لە من تووڕە دەبی چم کردیا 50 پیسەر لە یەک چرکە لە من دەکرێت ئەتو تەحمل دەکەی
پەنجا پرسیار لە یەکترکەی وەستا محەممەد دەستت مازەکەم خزمەتکارم پەنجا سوئال لە یەکترکە تو تەحمل دەکەی تو دین و ئیمانت تەحمل دەکەی بەو هەم خەڵکەی ڕادەگەی کاک فەرعان سورچی کاک عومەر سورچی سلااو ڕێزمەیە کورانە کاوەنا فەرعان سورچی عومەر سورچی بەخۆی گوتی پێڕاناگا کاک فەرعان لەگە مندا بچوینە سەفەرێ 6 ڕسم لە یەکترکەی هەستا مەربەر کابرای دانیشە هەستا مۆ دانیشە چا هەستا دانیشە تو تەحمل دەکەی سلااو ڕۆزێ من و کورد و کوردستان ئەو کەسای حەسوودی بە من دەبا برای منە ئەوی جوێی بە من دەدا برای منە چێ مەردە خۆی بە پێوتزانی بێتە مەیدانی ئیشی هەندەسە بە کەس ناکری هەندەسە بە کەس نارێت کەس خۆم شۆژ نەکە زۆر مارم گرتیا تەسویری نوێم هەیە هەرم گرتیا یەک مانگو دە ڕۆژ دەبێ ئەمن تەسویرم نەکردیا خەڵک هەموو مەحتەل بووە لۆ مەحتەل بووە سەبابەکەیە ونیە هەموو برای منن عزیزی من سەر ساپیار عزیزی چاوەکە لایک منێ بەرەبسەکە دانیش دوای بەرەبسەکە کوردە عەرەبە تورکە سلااو ڕێزمەیە تورکە عەرەبە لەو هەولێرێ ئەوی کوردە قۆندرێ سەر چاوم ئەوی کوردە هەنیە عەرەبە قۆندرێ سەر چاوم تورکە قۆندرێ سەر چاوم دەینە خۆت تاوان چیا زەڕی کەسم نییە لەگە کەس بەشەڕ ناتیمە زینەوێن بە کەس نەدایە علمم براو کردەوە حەق و واقعم لە خەڵکی ڕۆن کردەوە هەندێک دەرمانتان فێر دەکەم پاشۆ دەرمانەی هەندێک کەشتان فێر دەکەم علمەکە خلاص نابی کاک شێرۆ سلااو ڕێزمەیە کورێنان کاوە شێرۆ مامە شێرە لەسەر زادەی عودە فرۆشە مەچۆ شێخەڵای چ لە زاری زارەکە بڕۆ بە 500 هەزار نارە خێرەکە لێ دووەردەگری خلاص بڕاوە برای عزیزی منن موفق بن وەستا لە من تۆڕەمە بە هەندێک شتی توم شی کردەوە لە خەڵکی کاروانکەر یاد دەکەمەوە چاوتان ماز دەکەم سلااو ڕۆزی من هەم سبکەکان سلااو ڕۆزی من لۆ هەموو جادەی سوورچیان بەخڕی موفقی دنیا قیامەتەبی دەستان ماز دەکەم خوای گەورەنێتان ڕازبی لە تەڕەپلایتی هۆڕ نەکەم لەوەیە کەچی لە ئێستاقەپات دەکەین هۆڕ نەکەم لەوەیە چیدا لاکەبی چاکە ساتە خوارێ بەسەری ڕسمێ لەگەگرتم ئەو على اساسی قسم سەرشە ها ئەمە شاتوە ڕسمەش چاوی منی بکە دەی حاضر بە نه حاضر بدەی ها کوو بکەیت ڕسمەکی بکرە بەخێر عزیزی منی سەر چاو وەستا خێری خوای گەورەت یاد دەکەم دەستان ماز دەکەم یاد هەمووتان دەکەم موفقی دنیا قیامەتەبی خوای گەورەت تازبی لەو ماوەیە هەندێک شتی عجیب دەکەم بە معجونی لەو ماوەیە بەس سەرمایە پێڕاناگەم ئەوەشە سەرمایە و بارانە سلااو ڕۆزی من و کورد و کوردستان تاکە کوردێک بی لە مەشرقی ئاسابی قۆندرە سەر چاوم سلام علیکم ورحمة الله وبركاته